ئەحمەد مەحموود تووشبووی نەخۆشی ئۆتیزمە. ڕێژەی نەخۆشیەکەی لە ئاستێکی مامناوەندایە. بۆ وەرگرتنی چارەسەر ڕوو دەکاتە سەنتەری تایبەتی ئۆتیزم. وەک باوکی دەیڵێت نرخی ڕاهێنان لە سەنتەرەکە مانگانە 600,000 دینارە. بە هیچ جۆرێک لەگەڵ باری دارایی و داهاتی مانگانەیدا یەک ناگرێتەوە، بە تایبەت کاموچەکەی تەنها 500,000 دینارە. ئێستا گوتیان بڕۆ ئەوەی کۆمەڵایەتی چوم لەوێ پێم کردیە فایلی هەیە، گوتیان دەبی لژنە بیبینی 3 لژنە بینیویتی، هەتا ئاخرشات قاغەزەکیاندا پێم گوتیان ئەوە قاغەزە لەکردن بیتەوە تەلەفۆن دوو دەکەن ڕۆژێک لای دەکەنە هەویێلۆی 4 ساڵە دەمهین و دەمبەن. دەبی حکومەت ئاگادار بی، یعنی دەبی حکومەت خەمخۆر بی، خەمخۆری ئەو کەسانە بی، چکە وەڵڵاه لە مالەوە ژیان نیە تێداینە. یعنی وەرە لۆ سوفە نیو سعاتش تەمەشا ژیانمان کە لە ماڵۆ بزانێت کووە کورە ها بردی، کورە ها شکاندی، کورە دانێ، کورە مەچوە سەقادرمە، کورە بەڕاستی ژیان نیە تێداینە، هەتا بری ناخۆشە. بەس چکە خوای گەورە هینایەتی ئەم زۆر پێ شکرم. لە هەرێمی کوردستان تەنها 3,000 کەس وەک نەخۆشی ئۆتیزم تۆمارکراون. تاکو ئێستاش هیچ پاڵپشتێکی دارایی بۆ خانەوادە و نەخۆشانی ئۆتیزم نەبردراوەتەوە. سەرۆکی ڕێکخراوی ئامێز بۆ نەخۆشی ئۆتیزم باز لەوە دەکات لە کوردستان سەنتەری حکومی بۆ ڕاهێنانی ئۆتیزم لە ئاستێکی خراپدایە. سەنتەرە تایبەتەکانیش با پارەیەکی زۆر ڕاهێنان بە منداڵانی ئۆتیزم دەکەن. دەمانەوێت دەنجی خۆمان بگەینین بە کۆمەلگاوە بە خێزانەکان پێیان بڵێن کە نە ئۆتیزم کۆتایی دنیاە، نەبەستنەوەش چارەسەرە، بەڵکو بەڕاهێنان. بەڕاستی من بۆ خۆم کە وەکو دایکی منداڵێکی ئۆتیزم بڕوای تەواوم بەوە هەیە کە ئەگەر 2 دکتۆر لە دنیاە هەبیتن لە ئۆتیزم داکوبا بکەینە، بەتایبەت دایک ئەگەر قوربانی بدا بێگومان منداڵێکی بەرەو باشی دەچێت. سەنتەری ئەهلیمان زۆرە، بەڵام بە پارەیەکی خەیالی. زۆربەی داکوبابەکان ئەو پاران نییە، یعنی ئێستامە برادەرمان هەیە نەیتوانێت منداڵەکەی بنێریت، ئێستا تەمەنی گەورە بووە بەرەو خراپی دەچێت. و سنتەر حکومیەکانیش لە ئاستی پێویست نین و تا ئێستا لە هەموو کوردستان سنتەرێکی 24 ساعتیمان نییە لۆ داڵدەدانی ئەو ئۆتیزمانی کەنسبەکان زۆر خراپە. سەبر و تەحمل باشترین چەکە بۆ سەرکەوتن لەگەڵ ئەو منداڵە تاوەکو وا لەو منداڵە بکەیت هەنگاو بە هەنگاو بچێتەوە ناو کۆمەلگا و لەگەر منداڵانی ئاسایی ژیانی خۆی بکاتن. بۆیە گرنگترین شت ئەوەیە لە بۆ دایکانیش لە ماڵەوە زانست و زانیاری وەربگرن سەبارەت بە منداڵەکان، واتە سێرش بکەن لەسەر حاڵەتی منداڵەکەیان. ئەو ڕەفتارێکە منداڵەکە دەیکاتن لە گۆگڵ دەڕۆم لێ دەدەم و معلومات لەسەری وەردەگرم، ئیش لەسەر ئەو ڕەفتارە دەکەم و مالە منداڵەکە دەکاتن منداڵەکە هەنگاو بە هەنگاو ڕۆژ لە دوای ڕۆژ ئاستی بەرەو باشتر بچیتن. ئەگەر وەکو 100% وەکو منداڵێکی نۆرماڵیشی نێرێتەوە، بەڵام دڵنیا بە لە داهاتوودا دەتوانیت کاروباری ژیانی خۆی پشت بەخۆی ببەسیت. ئۆتیزم نەخۆشیەکی نوێیە لە ساواییەوە تا تەمەنی 3 ساڵان لە هەندێک منداڵدا دەردەکەوێت. توشبووی ئەو نەخۆشیە لە ڕووی گەشەی عەقلی و زەینی و ڕەفتاریەوە تووشی شڵەژان دەبێت. لە هەرێمی کوردستانیش ساڵانێکە ئەم نەخۆشیە تۆمارکراوە، تاکو ئێستاش هیچ ئامارێکی فەرمی لەسەر توشبووان نییە. بەڵام بەشێک لە ڕێکخراوەکانی تایبەت بەو بوارە دەڵێن ئاماری توشبووان 5,000 منداڵە، کە ئەمەش ئاماری نافەرمی نەخۆشیەکەیە لە هەرێمی کوردستان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.